بیسەران و بینەرانی ناوەندی توێژینەوەی سبەی ئەم کاتتان باش. من فەریدون عارف لە پرۆژەیەکی تایبەتی دیالۆگی سبەی کە پێک هاتووە لە بەرهەمهێنانی کۆمەڵێک ڤیدیۆ و پۆدکاستی تایبەت بە پرسە گرنگەکانی کۆمەڵگای کوردی لەگەڵتانم. لە ئێستادا بۆ ماوەی هەفتەیەکە بێت لە باکۆی پایتەختی ئازەربایجان لووتکەی جیهانی گۆڕانی کەشوهەوا بە ناوی COP29 بەڕێوە دەچێت. بۆ ئەم مەبەستە و قسەکردن لەم بارەیەوە میوانداری زۆر بەڕێز کاک خالید سلێمان ڕۆژنامەنووسی بواری ژینگە دەکەین هەر بۆ بیرخستنەوە زنجیرە پۆدکاستێکمان لەگەڵ بەڕێزان ئامادە کردووە کە بەم زوانە لەسەر وێبسایتی تایبەتی ناوەندی توێژینەوەی سبەی و پلاتفۆرمە تایبەتەکان بڵاوە بێتەوە. کاک خالید زۆر خۆشحاڵم کە لەم دیدار لەگەڵتام. سپاس بۆم دەرفەتە. سپاس. کاک خالید بەڕێستان وەک ئەوەی ئاگادارن وە پێشتریش ساڵی ڕابردوو لە ئیمارات بەشداری COP28تان کردبوو و ئێستاش چاودێری کارەکانی بەڕێوەچوونی کارەکانی COP29کەی. پێم خۆش بوو سەرەتایەکی مێژووی دەربارەی COP29 بۆمان باس بکەیت. ئەم لووتکەیە چۆنچۆنیە کە ماوەی 29 ساڵە بەم شێوەیە بەردەوامە و چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەو بابەتی گۆڕانکاری کەشوهەوا لە جیهانە و گەرمبوونی زەوی بۆ خۆتەزانی بەشێکی زۆر لە وڵاتان بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی بەرەمهێنی نەوتن و ئەمانە کاریگەریان هەیە لەسەر گەرمبوونی زەوی و پیسبوونی ژینگە. پێم خۆشە سەرەتا باز لە COP29 بکەی دواتر دێنە سەر پرسەوردەکانی تر. هەڵبەتە وەک زانیاریەکی سەرەتایی ئاشکرایە کە کۆپ درێژکراوەی لووتکەی زەویە کە لە سەرەتای نەوتەکانی سەدەی پێشووە دەستی پێکرد. ئەگەر باش لەبیرم مابێ لە بەرازیل لە ڕیۆ دی جانیرۆ دەستی پێکردنەوە 5 بوو وابزانم لەوێەوە دەستی پێکرد. ئیتر ئەم لووتکەی زەویە پەرەی سند بەردەوام بوو بە کۆنگرەی ئەترافەکانی دنیا لەسەر گۆڕانکاری کەشوهەوا و ئەو خراپ بەسەرهاتنەی ژینگە بەخۆیەوە سیستەمی ژینگەی نەک ژینگە سیستەمی ژینگەی بەخۆیەوە ئەبینێت. ئەوش لە دەرەنجامی بەرزبوونەوەی پلەکانی گەرما، لە دەرەنجامی لە ناوچوونی جۆرەکان، لە دەرەنجامی گۆڕینی ڕیتمی دابارین لە شوێنێکە دابارین زیادەکە، لە شوێنێکە کەمەکە، لە شوێنێکە وشکە ساڵیە، لە شوێنێکە لافاو دروستە بێ. ئەمانە هەموو دەرەنجامی ئەو گۆڕانکاریان کەوا لە سیستەمی ژینگەیە ڕوویداوە کە لە کەشوهەوای دنیاە ڕوویداوە. بەڵێ ساڵی ڕابردوو کۆپی 28 لە دوبەی من خۆم یەکێک بووم لەوانەی کە بەشدار بووم، هەم وەک ڕاوێژکارێکی ڕۆژنامەوانی ژینگەی لە هەمان کاتا وەک ڕاهێنەریش. هەڵبەتە بەس بۆ ئەوەی لەبیرمان نەچێ ڕێکەوتنیەکی جیهانی هەیە کە بە ڕێکەوتنیەکی مێژووی ناسراوە. ئەوش ڕێکەوتنی پاریسە ساڵی 2015 ڕێکەوتنی لەسەر کراوە. ئەوش لەو ڕێکەوتنیە هەموو وڵاتانی دنیا ئیمزای ڕێکەوتنیەکیان کرد کە ئەبێ بە شێوەیەکی دەوری یعنی هەر 5 ساڵ جارێک هەر وڵاتێک راپۆرتی خۆی پێشکەش بە نەتەوە یەکگرتووەکان کات بە کۆپکە بڵێ من ئەم کارانەم کردووە لە ماوەی ئەم 5 ساڵەیە ئەم گۆڕانکاریانم کردووە، ئەم هەنگاوانە چوومەتە پێشەوە لە بواری کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکانە، لە بواری کەمکردنەوەی بەکارهێنانی گازی بەردینی کە ئەڵێن گازی بەردینی مەبەستمان خەڵوز و نەوت و هەروەها گازی سروشتیە و هەروەها لە چاکردنەوە و لە بەدەستهێنانەوەی ئەو ناوچە سروشتیانەی کەوا لە دەست چوون و هەروەها مەسلەی هەمەجۆری. ئەمانە هەموو بابەتی ژینگەین، نەک تەنها بابەتی ژینگەین بەڵکو بابەتن پەیوەستن بە ژیان و بە گوزەران و بە سەرچاوی خۆراک و تەنانەت بە سەقامگیری وڵاتانیشەوە. لە ساڵی 2023 بۆ یەکەم جار لە بڵێن وەرەقەی کۆتاییە لە ڕاگەیاندنی کۆتاییە ئاماژە بەوە کراکەوە لە ساڵان لەدەیەکانی داهاتووە بەکارهێنانی وزەی بەردینی یان با بڵێن سوتەمەنی بەردینی کەم ئەکرێتەوە. ئەمە بۆ یەکەم جار بوو. ئەمە هەڵبەت دڵخۆشکەر بوو. لە هەمان کاتە وڵاتانی بەرهەمهێنەری نەوت ڕوبەڕووی ئەمە وەستانەوە
دیالۆکێکی زۆر هەبوو دانوستانێکی زۆر هەبوو بۆەوەی بگەنە ڕێکەوتنێک ئەم دەستەواژەیە جێگیر بکەن کەمکردنەوەی بەکارهێنانی سوتەمەنی بەردینی لە ساڵانی داهاتووە. لەگەڵ ئەوەیە دوو تەوەری تری سەرەکی هەبوو لە ناو کۆپی 28 لە دوبەی ئەوش ئەوە بوو یەکەم تەمویلی کەشوهەوا کاڵێن تەمویلی کەشوهەوا مەبەست لەوەیە ئەو وڵاتانەی کە زۆر بەرکەوتون بەڵام کاریگەریەکی ئەو تووشیان نییە بەسەر گۆڕانکاری کەشوهەواوە بۆ بەڵێ زیان بەرکەوتون و زیانێکی زۆریان بەرکەوتووە بەبێ ئەوەی ئەوان ڕێژەیەکی زۆر لە گازەکانی وەک دوانە ئۆکسیدی کاربۆن و میسان دەربدەن بۆ وڵاتی پیشەسازی نین. هەڵبەتە ئەم وڵاتانە پێویستیان بە یارمەتیە بە تەمویلە بۆ ئەوەی دەستکەن بە چاکردنەوەی سیستەمی ژینگەی خۆیان. ئەمەیان خاڵێک بوو. هەڵبەتە خاڵی دووەم وەک پێشتر ئاماژەم پێکرد مەسلەی کەمکردنەوەی بەکارهێنانی وزە بەردینیەکانن. کاخالی ببورێت خۆڕادەگرێت. ویستم پرسیاری ئەوە بکەم بۆ خۆت ئەزانی ئیکۆسیستەم کە تێک ئەچێت یان کە بەردەوام بەرەو تێکچوون ئەچێت مرۆڤ دەستی تایە هەیە و بە تایبەت ئەو وڵاتانی کە وڵاتانی پیشسازی گەورن و ئێستاش لە چەندەی ڕابردووە وڵاتانی بەرەمێنی نەوت بە تابێ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو سعودی و کوێت و عێراق و ئەمانە لەگەڵەوەی کە بۆ خۆیان دەستیان هەیە لە تێکچوونی ئیکۆسیستەمە. بەڵام ئەم 28 ساڵی کە کۆپ بەڕێوە ئەچێت چی کراوە بۆ ئەوەی کە قەرەبووی ئەم تێکچوونی ئیکۆسیستەمە بکرێت واتە ئەم کۆنفرانسە تەنها لە پێناوی کۆبوونەوە کۆنفرانس و قسەکردن و دانیشتنایە یاخود دەرەنجامێکی ئەو تۆی هەبووە کە دڵخۆشکەر بێ بۆ مرۆڤایەت. خۆی ئەوەی ڕاستی بێت بۆەوەی ڕاستگۆ بین تا ئێستا بەستنی ئەم کۆنگرانە نەبووەتە هۆی هیچ بەرەو پێشەوە چوونێک بۆ چاکردنەوە و بۆ پاراستنی ئیکۆسیستەم بۆ سیستەمی ژینگەیی لە جیهانە. بۆ لەوانەیە پرسیارەکە ئەوەیە چونکە تا ئێستا هیچ وڵاتێک ئەو وعدانەی جێبەجێ نەکردووە ئەو پەیمانانەی جێبەجێ نەکردووە کە ئیمزای لەسەر کردووە لە چاکردنی سیستەمی ژینگەیە لە چاکردنی هەمەجۆریە لە زیادکردنی ڕوبەری سەوزاییە لە کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت و گاز و خەڵوزە تا ئێستا زۆر وڵات ئێمە تەنها باس لە وڵاتانی بڵێن بەرهەمهێنەری نەوت ناکەین تەنانەت لە ئەوروپاش وڵاتێکی زۆر تا ئێستا خەڵوز بەکارێنن بۆ بەرهەمهێنانی وزە پۆلۆنیا وەک نمونە. بۆیە ئەم وڵاتانە تا ئێستا نەچوونەتە پێشەوە لەوانەیە شتێک خزمەتمان بکات لەم دیالۆگەیە ئەوش ئەوەیە لەو ساڵی کەوا بڕیاردرا ساڵی 2023 کە بڕیاردرا لە ڕاگەیاندنامەی کۆتاییە وتیان ئێمە لە ساڵانی داهاتووە بەکارهێنانی نەوت و گاز و گازی سروشتی و خەڵوز کەمەکەینەوە کە وتیان کەمێکەینەوە یانی ئەبێ دەردانی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن کەمتر بێتەوە بەڵام بە پێچەوانەوە بە پێی داتایەک کە تازە بڵابۆتەوە ساڵی 2023 40 میلیارد تەن دووەم ئۆکسیدی کاربۆن چووەتە ناو بەرگە هەواوە. بە پێی ڕاگەاندنی کۆپی 23 بێت ئەبوایە ئێستا کەمتر بێتەوە بەڵام 2024 هێشتا ئێمە ساڵەکەمان تەواو نەکردو مانگێکی ماوە 41 میلیارد تەن دووەم ئۆکسیدی کاربۆن چووەتە ناو بەرگە هەواوە. باشە پرسیارەکە ئەوەیە کاکخالی بوورە کە ئەسا لە کاتێکە ئەمەی کە جەنابەت باسیەکەی پێچەوانەی ئەو بەڵێنانەیە کە لە کۆنووسی کۆتایی کۆنگرەکانی پێشووە هەموو جارە دووبارە کراوەتەوە. ئەی باشە کەواتە بۆچی کۆنگرەیەکی تر ئەکرێت بۆ کۆنفرانسێکی نوێ ئەکرێت لە کاتێکا کە ئەوەی پار وەک جەنابەت باسیەکەی داتاکان پێمانەڵەیە کە زیاتر بووە لەوەی ساڵانی ڕابردوو ڕوویداوە. بەڕاستی کۆپ لێت نەشارمەوە کۆپ بۆتە تەقلیدێکی ساڵانە و دووبارە ئەکرێتەوە تەنانەت ئەم ساڵ ینی با لێرەوە دەست پێ بکەین ساڵی پێشوو لە وڵاتێکی بەرهەمهێنەری نەوتی وەک ئیمارات ئێستا لە وڵاتێکی بەرەمێنی نەوتی وەکو ئازەربایجانە لە وڵاتێکی وەک ئازەربایجان کە ئازەربایجان وڵاتێکی ئەتوانم بڵێم ڕێعیە وەک عێراقە هەموو سەرچاوەکانی یعنی ئەتوانم بڵێم نەک هەموو زۆربەی زۆری سەرچاوەکانی ئەم وڵاتە دەوڵەت کۆمەلگا ئابووری هەموو شتێک پشت بە چیە دەستێت بەنەوتە بەستێت. تەنانەت سەرۆکی وڵات ئیلهام عەلیف لە وتاری دەستپێکی کۆنگرەکەیە باس لەوە کات کە
نەوت نیعمەتێکی خوایە و مافی گەلی ئازربایجانیشە بەرهەمی بێنێ. وابزان بەس بۆ ڕاستکردنەوەیەک وابزانم پێشتر بوو ئەم قسەی کردبوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە بوو لە چاوپێکەوتنیە کە ئەڵێمە دیارەیەکی خودداییە و ئێمە لە ساڵانی داهاتووە ئەمەش قسەیەکی تریش هەیە لە پاڵ ئەوەیە ئەڵێ ئێمە لە ساڵانی داهاتووە بەرهەمێنانی نەوت و گاز زیاد دەکەین وە لە کاتێکە ئەسە کۆبیستنەوە لێوە بەڕێوەچێت ئەوە دووفاقی نییە لە ئەمە خۆی ئەمە یەکێکە لە گرفتەکان لە ساڵی پێشوەوە قسە لەسەر ماکرێت تەنانەت ئەم ساڵ ڕێکخراوێکی گەورەی وەک هیومان ڕایتس وۆچ ڕێکخراوی مافی مرۆڤ جیهانی و هەروەها ئەمنستی ئینتەرناشناڵ قسەیان لەسەر ئەمە کردووە یان ئەڵێن چۆن لە وڵاتێکە کە بەرهەمێنانی نەوت زیاد دەکات کۆپ لەوێ ئەبەسرێ ئەم جگە لەوەی کە تەنانەت ڕێگەی گرتووە لە ئاکتیڤیست و لە خەڵکی ئەوەی داکۆکی ئەەکەن لە ژینگە تەنانەت لە وڵاتەکەیە ویستم پرسیاری ئەوە ویستم پرسیاری ئەوە بکەم لە کاتێکا کە بێگومان کاتێککە ئەم لووتکەی لەوێ بەڕێوە ئەچێت ئەو دەسەڵاتی ڕێخستن و پاراستنی ئەمنیەتی کۆنفرانسەکە بەدەست وڵاتەکە خۆیەوەیەتی کەواتە چاوەڕوانی جیهان چییە لە کۆپیستنەوە خۆی بەڕاستی با بگەڕێمەوە سەر ئەو خاڵ لەو خاڵەی کە دەستم پێکرد ئەوش ئەوەیە لە وڵاتێکە کە مافەکانی مرۆڤ پێشێ دەکرێن لە وڵاتێکا کە دەسەڵات بە دەست تاکە کەسێک و تاکە خێزانێکەوەیە چالاک لە ساڵی پارەوە یەکێک لە چالاکوانە بەناوبانگەکانی ئەو وڵاتە لە زیندانایە و تەنانەت مافی ئەوەشی نییە بێتە دەرەوە قسە بکات هیچ ڕای خۆی دەربخات ئەوەی کە ئەکرێت ئێستا هەر وێنەیەک پیشان ئەدرێت وەک خۆپیشاندان یان وەک چالاکوانی ژینگە ئاکتیڤیستەکانی دنیا بەڕاستی هەر تەنها لە چوارچێوەی کۆپایە چونکە کۆپ ئەو شوێنەی کە کۆنگرەکەی لێ ئەبەسترێ شوێنێکی جیهانیە هیچ کاریگەریەکی لەسەر دەرەوە لەسەر جادەی ئازربایجان نییە ساڵی پاریش لە دوبەی بە هەمان شێوە هەندێک ئاکتیڤیستی دنیا هاتبوون هەر لە ناو لەو شوێنەیە ناو کۆنفرانسەکەیە چەند چالاکیەک ڕێکە خەن بەڵام ئەمە چاریگەریەکی ئۆتۆشی نابێت هەر هیچ کاریگەریەکی نییە نە لەسەر بڕیاردەرانی سیاسی نە لەسەر ڕاگەیاننامەی کۆتایی کۆنگرەکە نە لەسەر جادەی ئەو وڵاتی کەوا کۆنگرەکەی جیابەسرێت هەڵبەتە لێرەیات و ئەگەر بگەڕێیتەوە بۆ بەستنی کۆنگرەکە خۆی بەستنی کۆنگرەکە لە ئازربایجان بەشێک بوو لە جیاوازیەکان و خلافاتی نێودەوڵەتی لە نێوان ئەمریکا و تایبەتی رووسیا یەکێک بولەوانەی کە بە هیچ شێوەیەک بەوە ڕازی نەبوو کۆپ لە وڵاتێکی تر ببەسترێ بە تایبەتی قسە لەسەر ئەوە هەبوو لە وڵاتێکی ئەمریکای لاتینی ببەسترێ رووسیا ڕازی نەبوو لە دوایە ڕێکەوتن لە دەقەی کۆتاییە ڕێکەوتنەوەی لە ئازربایجان ببەسترێ بەڵام بەگشتی تەسەورات و با بڵێن مەزەندەی خەڵک لەسەر کۆپ کەمە تەنانەت ئەگەر کاک فەرەیدون ئەگەر چاودێری بکەیت ئەگەر بچی بەسەر گۆڤارەکانی دنیاە بەسەر ڕۆژنامەکان و بەسەر سایت و بەسەر کەناڵەکانی دنیای میدیایە کەمترین قسە لەسەر کۆپەکرێ ئێستا بێگومان میدیاکانی خۆشمان وەکو پێویست میدیاکانی خۆشمان وەک پێویست باسی ناکەن تەنانەت من چاودێری میدیا عەرەبیەکانی شەکەم میدیای فەڕەنسیش ئەەکەم کەمترین هۆکاری چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ڕووداوی تری گەرم هەن لە دنیا وەک شەڕی ئۆکرانیا و رووسیا وەک شەڕی غەزە وەک بۆردومانکردنی ڕۆژانەی لوبنان ئەمانە هەموو لەلایەن ئیسرائیلەوە ئەمانە هەموو ڕووداوی گەرمن ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە هیچ چاوەڕوانیەک ناکرێت چاوەڕوانیەک ناکرێت بۆ نمونە بڕیارێکی چارەنووساز بدرێت ئەگەر بێت و ئەم کۆنگرەیە بڕیار بدا بڵێن لێمە لە ساڵی 2040 یان 2050 ڕێژەی دەردانی کاربۆن ئەگەینە سفر ئەگەینە زیرۆ ئەمە ئەبێتە ڕووداوێکی گەورە بەڵام کەس چاوەڕوانی ئەمە ناکات ئەمە گرفتەکەیە کاک خالید ئێمە لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی وڵاتێکی بەرهەمهێنی نەوتاژین بۆ خۆتزانی بودجە و داهاتی وڵاتێکی وەکو عێراق زۆرینەی زۆری لەسەر نەوتە
و لەم لووتکەیە عێراقیشێکە لە وڵاتانی کە بەشدارە و سەرۆک کۆمار بۆ خۆی لەوێ بوو و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە داوت کرا و سەرۆکی هەرێم ئامادەی هەبوو لەوێ. سەرەتا پێم خۆشە لەبارەی عێراقەوە باس لە پێگەی عێراق بکەی وەکو وڵاتێکی بەرهەمهێنینەوە وەکو یەکێک لە وڵاتانی کە کاریگەری هەیە لەسەر پیسبوونی ژینگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر وەکو زۆنێک سەیری بکەین دواتە هەرێمی کوردستان. ڕاستە عێراق بەڵێ کاریگەری هەیە، کاریگەری هەیە لە دانوستانەکانە. بۆ چونکە دانوستانەکان چییە؟ دانوستان بۆ دانوستانێکی جددی هەیە لەناو کۆپا لەسەر چی؟ لەسەر کەمکردنەوەی بەکارهێنانی سەرچاوەکانی وەک نەوت و گاز و خەڵوز. لە عێراقا نەوت و گاز دوو سەرچاوی سەرەکین. بۆیە لێرە ئەگەر هەر بەیاننامەیەکی کۆتایی دەربکرێت و هەر ئاماژەیەکی تیابێ، هەر بڕیارێکی تیابێ، هەر ئارتیکڵێکی تیابێ پەیوەست بێ بە کەمکردنەوەی بەکارهێنانی بەرهەمهێنانی نەوت و گاز و هەروە خەڵ ئەوە عێراق لەو کاتەیە بەشدارە. هەڵبەتە لێرە لە ساڵی پێشوە عێراق لە پاڵ ئەو وڵاتانەیە وەستا کە دژی کەمکردنەوەی نەوت و گاز و خەڵوز بەرهەمە وزە بەردینیەکان. ئەمە بەشداری هەیە. بڵێ هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان هیچ قورساییەکی نییە لەسەر دانوستانەکان چونکە بەشداری دانوستانەکان نییە. ئەوە حکوومەتی عێراقی تەنها وەک شێوەیەکی پرۆتۆکۆڵ مەسەلەن ساڵی پێشوش سەرۆکی هەرێمی کوردستان بانگێشکرا بوو بۆ دوبەی، ئەم ساڵیش بانگێشکرا بوو بۆ ئازربایجان، تەنها وەک پرۆتۆکۆڵێک سەرۆکی هەرێمێک بەشدارەوێت و لەوە زیاتر نییە. بەشداربوونی دامەزراوەکانی تری هەرێمی کوردستانیش ئەوە هەر بەشێکن لەوە لە چوارچێوەی بەشداریکردنی حکوومەتی عێراقا چونکە هەرێمی کوردستان جەناحێکی تایبەتی نییە بەخۆیەوە. هەرێمی کوردستان ئەچێت ناو جەناحی عێراقیەوە، لەوێ بەشداریەکە، لەوێ چالێکەکانی خۆی هەڵبەتە کۆمەڵێک گرفت هەیە، باسی ئاوەکرێ، باسی هەمەجۆری ئەکرێ، باسی سیستەمی ژینگەی ئەکرێت، چی کراوە چی نەکراوە. ئەمە بۆ ئەوەی نییە ئێستا شتێکیش هەیە ئەوە گرنگە بوترێ، ئەوش ئەوەیە لە بەشداریکردنی دامەزراوەکانی دەوڵەت هەر دەوڵەتێک تەنها لە وزارەتی ژینگەیە کۆ ناکرێتەوە. وزارەتی ڕۆشنبیری بەشداریەکە، وزارەتی کشتتوکاڵ بەشداریەکە، هەموو وزارەتەکان، وزارەتی پەروەردە، بۆ چونکە کێشەی ژینگەی گۆڕانکاری کەشوهەوە تەنها پەیوەست نییە بە بوارێکی تایبەتەوە، هەموو بوارەکانێک دێتەوە. پرسیاری کۆتایی ئەگەر بکرێت لە ماوەی کەمتر لە نیو دەقای وەڵام بێتەوە، هەرێمی کوردستان لە ڕێی سەرۆکی دەستەی ئەوە بەرهێنانەوە باز لەوە کات کە چوونیان بۆ ئەوێ کۆمەڵێک پرۆژەیان پێەیە بۆ بەرهێنانی وزەی سەوز و نوێبوونەوە و کۆمەڵی لەم بابەتانە لەگەڵ وڵاتانی ترا کە ئەیانەوێ کۆمپانیای دەرەکی بێنن بۆەوەی کە لەم بوارەیە کار بکەن. ئەمە چۆنە بینن جەنابتان؟ لە کۆپا مناقەشە لەسەرەوە ناکرێن بچم کۆمپانیایەک بێنم بۆ بەرهێنان بکە، ئەمە ئەچێتە خانەیەکی ترەوە لە دەرەوەی ئەوەیە. بەڵام لە کۆپ ئەتوانێت هەنێ بڕیار هەیە، بۆ نمونە ساڵی پێشوو عێراق بڕیاریدا بەنکی سەوز بکاتەوە، ئەمە بڕیاریدا، بەڵام ئەمە بڕیارێکی عێراقی خۆیە و بۆ هەروەها بە سەرمایەی عێراقی خۆشی. هەڵبەتە ئەم بڕیارە تا ئێستا بڕیارە، یعنی هیچ دەرەنجامێکی دیار نییە، بەرهەمەکانی دیار نین. بەڵام ئەڵێم وەک ڕاگەیاندن ڕایانگەیان کە ئێمە بڕی 400 ملیۆن دلار ئەخینە ناو پرۆژەیەکەوە، پرۆژەیەکی و بەرهێنانی ژینگەیەوە بە ناوی بەنکی سەوز. ئەمە لە ئاستی وڵاتێکە ئەتوانێت شتێکی وا بکات. لە ئاستی نێودەوڵەتیە کۆپ ئەو ڕوبەرە نییە بۆ ئەوەی بانکێشتی کۆمپانیەکانی دنیا بکەی بێن لە ناوخاکەی توای ئێشکەن. ئەمە تەنها مەسلەیەکی ئەعلامیە باسیەکەن، لەوە زیاتر نییە. زۆر سپاس کاک خەلیل دەستچاو، خۆش بێ، سپاس دەکەم بۆ زانیاریەکانت، سپاس بۆم دیدارەکە لەگەڵ ئێمەیا بووی، سپاس بۆ کاتی پێت بەخشین. بەڵێ بینرانی بەڕێز لێرەیە کۆتایی بە دیداری تایبەت بە COP29 هێنین لە تا دیدارێکی تایبەت لە پرۆژەی دیالۆگی سبەی. هەر شاد و بەختەوەر بن، کاتێکی خۆش.